میلانو شربانو 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 گرگتینا برخانم لوره بیده سنگانو لسو لسه حیرانو شربانو 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 شبك 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 دوانزە وڵاتەوە ئەندامی هەیە و ئەمڕۆ کە بەتایبەت سەردانی هەڵەبجەی شەیدیان کردەوە چەند ڕۆژە لە هاتوونەتە باشووری کوردستان بۆ هاتوون کە پەیامی ئاشتی بگێنن و بۆ هاتوون کە دژی ئەو لەشکرکێشەی دەوڵەتی تورکیا و جەنگ کە ئێستا لەسەر سنوورەکانی هێمەیە ئەوە ڕابگرن و پەیامی ئاشتی بگێنن و دژی ئەمە بوەستنەوە. ئەمە پەیامێکی ئینسانیە و پەیامێکی گەورەیە و بۆ مەبەستەش مەبەستیان بوو کە لەگەڵ ڕێکخراوەکان کۆ ببنەوە هەم پەیامی خۆیان بە ڕێکخراوەکانیش بگێنن و هەم لە پەیامی ڕێکخراوەکانی ژوەر بگرن. من قسەکانم زیاتر درێژ ناکەمەوە. مامۆستا ئەرسەلان وتەی خۆی پێشکەشەکە دواتر دوو بەڕێز لە ئەندامی شاندەکە قسەیان دەبێت. بەڵێ بەڕێزان لە شاندی نێودەوڵەتی ئاشتی و ئازادی بە ناوی تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە و ڕێکخراوەکانی هەڵەبجە و چالاکوانانەوە زۆر بەگەرمی بە خێراتنیانەکەین. دەستخۆشی هەوڵی ماندوونە ناسانەی ئاشتی خوازانە و ئازادی خوازانەیانەکەین. By the name of our organization here, we welcome all friends here. So, as a beginning, we apologize to being late about some causes. بەڕێزان ئێمە وەک زۆرێک لە ڕێکخراو و چالاکوانەکانی هەڵەبجە وەک پرەنسیپ بە ئەرکی خۆمان ێزانین داکۆچی لە ماف و ئازادی و ئاشتی بکەین و ئیدانە و شەرمەزارکردنی هەر هەوڵێکی داگیرکەرانە و ستەمکارانە بکەین
و هەر دەستگا و دامەزراوەیەک هەر تیم و شاند و گروپێک لەم پێناوە هەوڵەدا بە هەرکی ئەزانین پشتیوانیان بین و دەستخۆشیان لێبکەین. As we activities and our organization and all Kurdish, we opposite all Turkish attacks about all Kurdish. بەڕێزان لەمە جاران زۆر جار ئەڵێنەوە لە ئەڵێنەگەر کاتی شەڕی ناوخۆی نێوان هێزە کوردیەکانی باشووری کوردستان لە 94 بۆ 97 ئەگەر فەرمانبەران و مامۆستایان بە تایبەتی و کاتە هەر ئەو شەریحەیە جوڵاوە بۆ ڕێکخراوە و چالاکان و گێستانە بوو ئەگەر ئەو کات بێدەنگ نەبوونە لە شەڕی ناوخۆ قەت شەڕی ناوخۆ بۆ واقارە ناگەشت ئەمەمان زۆر جار وتوەتەوە بۆی ئێستا ئومێد دەکەم هەمومان پێکەوە بە پشتیوان بەم شاندە و هەر هەوڵێک لەم لاولەولا هەر جوڵەیەک بەرەو شەڕی ناوخۆ بەرەو کاری ستەمکاری و داگیرکاری ئەکرێ هەمومان پێکەوە هەماهەنگ و داکۆچی لە کاری ئاشتی و ئاشتی خوازی بکەین ئیدانە و شەرمەزاری بکەین هەر هەوڵێک بۆ شەڕی ناوخۆ بۆ داگیرکاری بۆ ستەمکاری بێ هەست دەکەم هەنگاوی یەکەم بە ئەرکە ئینسانی و ئەخلاقی و نەتەوی و نیشتیمانەکەی خۆمان هەستاوین و بێگومانیشین کە هیچ هەوڵێکی جدی و یەکدەنگ و یەکڕەنگ بێکاریگەری نابێت. We all here come to define all around this about all attacks that Turkish do about Kurdish. So I wish all people here and friends and organization together meet to solve all of the problem Kurdistan. Especially the attacks Turkish about all Kurdish. بەڕێزان ئێمە ئەم هەوڵی ئەم شاندە بەڕێزە بە بەشێک لەو ینی دەست پێش خەریە پێشوەختە ئازانین کە ئەگەر ینی بەردەوام بن و پێکەوە هەموو لە هەماهەنگ بین ئەکرێت بە پێی توانە مەدەنیانە هەڵوێستی جدیمان هەبێ و تا حەدێک کاریگەری و جێکەوتی ئیجابی هەبێ لەسەر ئەم ڕەوشە بۆی دەستخۆشیان لێکەین سوپاس کە لە خۆ بردووانە ماندوونە ناسانە نزیکەی لە 14 وڵاتەوە ئەوان ئەم شاندەیان پێکێناوە بە تەواوی ئاستی جیاوازی ئیداری و ئەکادیمیەوە ئێستا لێرن و هەرچەندێک گرێتیشان بۆ دروست بوو بەڵام ئەوان لە سووربوونی خۆیان بۆ دۆخەکە و بۆ پشتیوانی لە ئاشتی و ئازادی ئێستا لێرن جارێکە سوپاسیانەکەین و ئەم هەوڵە و هەموو هەوڵێک بۆ ئاشتی و ئازادی بۆ ئیدانەکردنی شەڕ و بە تایبەت شەڕی ناوخۆ ئێمە ئەنرخێنین و پشتیوانیان بین. زۆر سپاس. So as civil people, all of here are defined all like this. So as finally, welcome all friends. My name is Emilia. Yes. I'm part of the peace delegation. I'm an internationalist and a women's rights activist from Germany. And the peace delegation came to South Kurdistan to raise awareness on the ongoing attacks of Turkey against the Kurdish people and the Kurdish nature. ئەڵێ ناوم ئیمیلیایە لە مافی ژنان کارەکەم هاتوون بۆ باشووری کوردستان بۆ ئەوەی دژی ئەو هەموو زۆڵم و دایکاریانە بۆستمەوە کە دەوڵەتی تورکیا دژی کوردستان ئەنجامێدا. One of the effects of the attacks and the war of Turkey is the ecological destruction. This war affects all of us. As in South Kurdistan, the different powers of the world are coming together to displace and murder our friends in Kurdistan and also to destroy the Kurdish landscape. So one of the reasons we came here is because Turkey has been destroying the Kurdish landscape. Turkey has been setting forests on fire and bombarding the Kurdish landscape. And we, as youth,
especially the youth from Europe and all over the world, does not accept the ecological destruction of Turkey. And we want to come here to come together and fight against this war. یەکێک لەو هۆکارانەی کە ئێمە وەکو گەنجانی ئەوروپا هاتوینە ئەوەیە تووشە ئەوێت ئاگر لە سروشتی کوردستان بەردا و ئێمە یەکێکین لەو خەڵکانی کە ئەمانەوێ بەرپرسیاتی هەڵگرین و ئەو کارە بوەستێنین. Another important reason why we are here is because we think that we, as the people coming from different countries, especially from Switzerland and Germany, we come from countries who are exporting, who have deals with Turkey to export weapons here that are being used to murder our Kurdish friends. یەکێکی کە لە هۆکارەکانەوەی ئێمە وەکو خەڵکانی جیاواز لە ئەڵمانیا و سویسراوە پێمان وایە دەتوانین وا بکەین کە چیتر ئەو دوو وڵاتە چەک بە ئەڵمانیا بە تورکیا نەفرۆشت. Just a while ago, an hour ago, we visited Halabja, and we were honored to be able to visit this place where horrible things happened. And we learned that the white phosphor gas that was being used here in the genocide is also gas that was being produced in Germany. تۆزە پێش ئێستا ئێمە لە مونومنتی هەڵەبجە بووین بەداخەوە ئەو کارە ساتەمان بینی کە بەهۆی چەکی شیمیاییەوە بەسەر خەڵکی هەڵەبجە هاتووە بەداخەوە ئەو چەکە کۆمپانیا ئەڵمانیەکان بەرهەمیان هێنا. This is why we think the responsibility to stop this war does not only lay in governments and states, because the history teaches us that states a lot of the time only have the interests of big industries. So now we as the people from all over the world have to take the responsibility to stop another Kurdish genocide happening. پێمان وایە کە حکوومەتەکان دەوڵەتەکان شەڕەکان ناوەستێن لەبەرەوەی بەرژەوەندیان لە شەڕەکاندا هەیە بەڵام خەڵکەکان خەڵک گەلەکان ئەتوانن هاوکار یەک بن و بەرپرسیارەتی وەستانی شەڕەکانەکەوێتە ئەسوی ئەوان. We came here to meet the Kurdish people, to meet the people that are directly affected by the war. And we want to tell your stories in Europe to our friends, families, and to the media. ئێمە هاتوین بۆی گوێمان لە چیرۆکی ئەو خەڵکە بێ کە تووشی ئەو جینۆسایدە بووە تووشی ئەو ئەش و ئازارە بووە. But it is not only the people who live here who are the victims and affected by this war, because as the war spread, fascism spreads, and also the destruction of nature. And this is something that affects all of our future. That is why we have to come together to raise our voices and organize together for peace and against war. تەنها ئەو خەڵکە ئێرە تووشی زەرمەندی و جینۆساید نەبوونە کاتێک کە شەڕ بڵاوە بێتەوە هەموو گەلان تووشی زەر و زیان نەبن بۆیە پێویستە ئێمە خۆمان ڕێبخەین بۆ وەستانی شەڕەکان. We hope that we can build together with you, the people who are protesting and fighting for peace here in Kurdistan, that we can build an international alliance to defend Kurdistan and stand together for peace in all the world. هیوادارین لەگەڵ ئێوە بتوانین هاوپەیمانێتیشی نێودەوڵەتی بۆ بنیادنانی ئاشتیەک دروست بکەین و هەروەها ڕێگری بکەین لەو داژیکاری و لە ناوبردنەی کوردستان سروشتی کوردستان. Thank you. زۆر سپاس. سەر بەڕێز جاسیکا وتەی هەیە پێشکەشێکە. Good evening, everybody, and thank you so much for having us in this gorgeous location. Small sentences, so it's easier for you. ئێوارە باش شوێنێکی زۆر خۆشە زۆر خۆشحاڵم بەناسیتان. As my friend said, we are from over 14 different countries from Europe. Our delegation has chosen to call itself International Delegation for Peace and Freedom in Kurdistan. وەک دەزانن ئێمە هاوڕەکانمان لە وڵاتانی جیاوازی ئەوروپا هاتووینە شاندەکەمان ناوی شاندی نێودەوڵەتیە بۆ ئاشتی و ئارامی. What we have seen here in this trip we have done to Kurdistan is resistance of a people
resistance of a nation, and resistance of women against the oppression of the invasion and against the oppression of patriarchy. ئەوەی ئێمە لەم گەشتە تاسا بینیومانە ئەوەیە کە بەرخودانێکی گەورەی خەڵک و ژن و گەلمان بینیوە دژی پیاو سالاری و داگیرکاری. Oppression of women is common all over the world. It's everywhere. چەوسانەوەی ژن تەنها لێرە نییە بەڵکو لە هەموو شوێنێکی جیهاندا هەیە. And so is the oppression of nature. Both women and nature are the first victims of this crazy capitalist society. لەبەرەوە چەوسانەوەی ژن و ژینگە یەکێکن لەو هۆکارانەی یان قوربانی ڕاستەقینەی سیستەمی سەرمایەداری. Today here in this gorgeous garden we are all democratic people, all of us. ئەمڕۆ لەم باخچە جوانەدا ئێمە هەمومان خەڵکی دیموکراتی خوازی. But we must pay attention for our democracy not to be just an empty appearance. بۆیە پێویستە سەرنج خێنە سەرەوەی کە دیموکراسیەکەمان تەنها دیموکراسیەتێکی ڕووکەش نەبێت. Democracy comes from the organization of society in a horizontal way. دیموکراسی لە ڕێخستنی کۆمەلگاوەیە بە شێوەیەکی ستونی عەفو ئاسۆی. Democracy means that without the freedom of women there will be never freedom for the whole society. دیموکراسی بەو مانایی کە ئەگەر ژن ئازاد نەبێت لە کۆمەلگایە ئەوە بە هیچ شێوەیەک کۆمەلگاکە ئازاد نییە. Without women there will be no peace, and without women there is no life. بەبێ ژن ئاشتی بەدی نایە و هەروەها ژیانیش نابێت. Women must find their space. Women must organize themselves. ژنان پێویستە شەڕی خۆیان بکەن و هەروەها خۆیان ڕێک بخەن. And our brothers men must not just support us. That is not enough. برا پیاوەکانمان تەنها بە هاوکاریکردن ئیشی ئەوان تەواو نابێت. Our brothers men must fight the patriarchy inside them. برا پیاوەکانمان پێویستە شەڕی پیاوسالاری بکەن لە ناو ناخی خۆیاندا. Only with the unity of all genders there will be peace in society. بە یەکێتی و یەکبوونی ڕەگەزەکان ئاشتی لە کۆمەلگایەتە دی. Just like only with the union of all Kurds there will be peace in Kurdistan. هەروەها بەو شێوەیەش ئەگەر هەموو کوردەکان یەک بگرن بەو شێوەیە ئاشتی سەقامجی دەبێت ئاشتی بەدیە. The capitalist system every day puts brother against brother, brother against sister, and people against people. سەرمایەداری هەموو ڕۆژێ هەوڵی ئەوەدا کە برا بکا بە دوژمنی برا، برا بکا بە دوژمنی خوشک، خەڵک بکا بە دوژمنی خەڵک. This division will only benefit the oppressor. ئەم دابەشبوونە تەنها لە خزمەتی لە بەرژەوەندی دیکتاتۆرەکان. The division of Kurds will only benefit Turkey and foreign countries who want to invade and exploit this beautiful place. دابەشبوونی کورد تەنها لە بەرژەوەندی تورکیا و ئەو داگیرکەرانەیە کە ئایانەوێت ئەم ژینگە جوانە لەناوبەرن. So as my friend said, I really hope that as civil society and as democratic people, we will be able to form an international alliance between people, between friends, between brothers and sisters, and democratic nations against the capitalist system and against patriarchy. وەک هاوڕێکانم فەرمویان منیش هەمان هیوام هەیە کە بتوانین بەو هاوکاری و هەمانگی و هاوپەیمانی نێودەوڵەتی کە بنیادێنن ڕێ لەو کاولکاریانە بگرین. So thank you again for having us here today. We are so happy to feel this warm welcome of our Kurdish brothers and sisters. زۆر سپاس بۆ بەخێهاتنە گەرمە کە لە خوشک و برا کوردەکانمان و لێمان کرا. Please know that your resistance is hope for all of us around the world. تکایە ئەوە بزانن کە بەرخودان و بەرەنگاری ئێوە
هیوایەکە بۆ هەموو جیهان. برخێدان ژیانێ ژین ژیان ئازادی. سپاس بۆ بەڕێز جاسیکا بۆ وتەکانی دیارە لەبەرەوەی کە کات زۆر کەمە و دوای مش کۆنفرانسی هەواڵی ئەکرێت بۆیە لە ئەو ڕێکخراو ڕێزانی کە ئەمڕۆ لێرە حزوریانەیە وەروە لە کەسادی و چالاکوانەکانیش 5 کەس وەرئەگیرێن بۆ ئەوەی کەوتیان هەبێ و باشتریشە ئەگەر لە نێوان دقەیەک بۆ 2 دقە قسەکانیان چڕکەنەوە زۆر باشە بێت بۆیە ئەو 5 کەسەی کە یانوێ قسە بکەن لە ناو ڕێکخراوەکانی پارێزگای هەڵەبجە تکایە بەس تەنها دەست بەرزکەن و ناوەکانمان پێ بڵێن بۆی لای خۆمان بینوسین زۆر باشە. ڕاستی من بەخێرهاتنی ئەم بەڕێزانە لە ڕاستیا هەر ڕاگۆڕینەوە و گەیشتن بە یەکی هەموو نەتەوەکان بێگومان لە قازانجی مرۆڤایەتیایە هیچ گومانێک لەوە نییە بەڵام بە عینوانی ئاشتی پارێزی ئەوەی من لە دنیا تێگەشتم ئاشتی پارێزی بەهێزی تەبابات بەهێزی تیارەت ئاشتی پارێزی بەهێزی مەدەری ناکرێت لەسەر گۆی زەویە من تا ئێستا نەمبینیوە بە مەدەریانە ڕێگری لە شەڕ بکرێت بەداخەوە شەڕ تەبعێکی هەیە یعنی بەخۆی ڕێگری لە خۆی بەو چەکەی کە شەڕی پێکرێ هەر بەو چەکە ڕێگری لە شەڕەکەی بەداخەوە من یعنی گرم بە شتەی وەجێڕێ کاکەین ئەو بە شێوە ڕێگەیان هەمووی تەواو کات ئەتوانم تەکتەمەکە. We welcome you to our respectful guests. I think this delegation is coming here to discuss and exchange opinions about how to keep the peace. I think keeping peace is just we have to have tanks and arms. So I think we can't keep peace with the peaceful ways. We have to have tanks and arms to keep peace. ئەگەر بتوانین نمونە بێنینەوە باش ئەگەر ئێمە بتوانین نمونە بێنینەوە ئەو هێزە ئاشتی پارێزە نێودەوڵەتیانەی کە لە دنیا بوونی هەیە هەمویان بە عینوانی ئاشتی پارێزیەوە مداخلەی یعنی نێوان دوو تەرەفی شەڕەکان و بە کۆمەڵێک دافع و کۆمەڵێک بەرژەوەندی خۆیانەوە داخل بە و وڵاتانە بن وەگەرنا ئەوەی کە ناوی هێزی ئاشتی پارێزی مەدەنیە من بۆ خۆم تا ئێستا لەسەر زەویا شتێکم نەدیوە بتوانێ ڕێگری لە شەڕ بکە. For example, United Nations has a force to keep peace between conflict parties. These forces never keep peace between these parties. They have interests that they wanted to keep and protect. تەنها دوو سەرنجیکەم هەیە بۆی کات بەش بکە لە ڕاستیە ئەم بەڕێزانە کە وجودیانەیە بەشێک لە وڵاتانەوە هاتوون کە وڵاتەکانیان ئەندامی هاوپەیمانێتی ناتۆن کە هاوپەیمانێتی ناتۆ خۆی ینی سەپۆرتی سەرەکی تورکیاکا بۆ ئەوەی کە وڵاتی ئەمە کاولکە و ئەوەی کە جێسیکا باسی کرد زۆر ورتر دەستی خستە سەر گرفتەکە کە ئەویش گرفتەکە سیستمی سەرمایه‌داریە کە سیستمی سەرمایه‌داری لە ڕاستیە دایکی هەموو گرفتەکانە و لەوێەوە یعنی گرفتەکانی تری بەشەری بە جەنگ و بە تێکدانی ژینگە و بە تێکدانی هاوسەنگی جیهانەوە سەرچاوەگرێ بۆیە بیلفعل یعنی چۆن بتوانین ڕوبەڕووی ینی سیستمی سەرمایه‌داری ببینەوە واجبی هەمومانە بەڵام بە بڕای من ئەوە بە جوڵەی مەدەنی ناکرێ ئەو بابەتە بە جوڵەی مەدەنی ناکرێ بەڵام کە ئەمان هاتوون مانوو نەبن. ئەو شێکەوت دایکی کێشەکانە ئەیکەم بە باوکی لەبەرەوە ڕەنگە پێی ناخۆش دێبە عیبی نییە بەڵام جێسیکا سەید بەس سەرنجی یەکەم گرنگە خۆیان وڵاتەکانیان بەشێکن لە ناتۆ. You guys, your countries are members of NATO
and NATO is in every way helping Turkish government to do genocide against Kurdish people. And I share Jessica's view on how capitalism system and mentality works, and I think capitalism is the father of all issues. Yeah. بەخێراتنی ئەم بەڕێزانەکەین بۆ سەردانکردنی هەڵەبجە و دیاریکردنی هەڵەبجە. بەڵێ سەرەتا بەخێراتنی ئەم بەڕێزانەکەین کە هەڵەبجەیان دیاری کرد و سەردانیان کرد زۆر بەخێراتنیانەکەین. خاڵی یەکەم یەکەم خاڵ من باسی بکەم ئایاوان هاتن سەردانی هەڵەبجەیان کرد و چوونە مۆنێمنتەکە ئەوە بینیان و کارەساتە لەوە چێ باش زانی بیانە هەڵەبجە چی بەسەر هاتووە. ئایان بەڕێزانە چیان پێکرێت بۆ دادگاییکردنی ئەو کۆمپانیا ئەوروپیان و ئەڵمانیانەی کە چەکی خۆکوژیاندا بە سەدام حسێن. ئایا ئەتوانن فشارێت دروستکەن ئەم کۆمپانیانە بدرێن بە دادگا و قەرەبووی ئەم شارە بکرێتەوە؟ خاڵی تر باسکەم یا ئەوە تەرجمەکەین باش. خاڵی تر ئایا ئەم بەڕێزانە لە مەسەلەی ئازادی ڕادەربڕین لە ناو هەرێمی کوردستانە چی دەور و تەسیرێکیانە بێت؟ چونکە وەک دەبینین گیراوانی بادینان چەند نزیکەی 60-70 کەس لە بادینان گیراوە تەنها لە سەر داواکردنی مافی ڕەوای خۆی مافی موچە. ئایا ئەمان چیان پێکرێت؟ توانن فشار دروست تا چەند دەتوانن فشار دروستکەن لەسەر دەسەڵاتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەم ئازادی ڕادەربڕینە لەمە زیاتر تەسک نەکەنەوە؟ First of all, you saw the genocide, the story in the monument. So, what you can do to put in companies that sells arms and chemical weapons to former regime in Iraq? Can you make any pressures about this? The second question is about freedom of speech. He mentioned Badinan case, which is probably you aware about that. He said that many activists and teachers and religious men were captured by KGB authority and put in jail just because they wanted their salary monthly. So can you make any pressures about KRGs to stop being aggressive on freedom of speech? سواس. پێشەکی ئەوەی ئازادی ڕادەربڕین پێوت. پێشەکی دەستخۆشیتان لێ یەکەم و بە خێراتنی ئەم میوانە بەڕێزانە ژەکەم. بەڕاستی ئێمە لە مێژە مەسەڵەن وەفد و ڕێکخراوی نێودەوڵەتیەمانە سەردانی هەڵەبجە ئەکەن، بەڵام ئەوەی لای من گرنگە ئەنجامم نەبینیوە. مەسەڵەن تۆ وەکو ڕێکخراوێک من ئەمەوێ بپرسم تۆ ڕای من وەرەگری بەڵام چیت پێکرێت؟ ئەگەر تۆ لەسەر کەیسی جینۆسایدی مثلا هەڵەبجە و کورد ئیژەکەی ئەوە هەمووی دیکۆمنتە لەو مۆنومنتە. مامۆستا من ئەمەوێ بپرسم ئەم شتانە هەمووی هەیە و هیچ وڵاتێکیش نییە بزانێت کورد چەند مەسەلەن لە مێژووە هەتا ئێستا قڕەکرێت و هیچ وڵاتێکیش بە جددی بجگە لە قسە نەهاتووەتە سەرخەت. و ئەوەی لای من گرنگ بوو مەسەلەن کە ئێوە قسەتان لەسەر نەکرد، یعنی بابەتی میدیا، یعنی تۆ بەدەر لەوەی مەسەلەن تۆپ و تیارەکانی تورکیا لەسەر سنوورن، بۆچی تۆ نای باسی داگیرکردنی کولتور و فکر و فەرهەنگت ناکەیت؟ ینی بەداخەوە مەسەلەن من
ینی دەسەڵاتی کوردی ینی ڕێخۆشکەرە بۆ ئەو دەسەڵاتی کە بە خوێن و دەنگی خۆمان دروستمان کرد ئێستا ڕێگەر خۆشکەرە بۆ ئەوەی تۆ فەرهەنگ کولتور زمانت داگیر بکرێت سەیری میدیاکان کە ئەو وڵاتەی کە تۆ هەمیشە بە تۆپ و تیاری هێرشت دەکاتە بەڵام زمان و فەرهەنگ و کولتورەکەی لە ناو ماڵەکانی هەمومانە لە ناو میدیاکاندا ینی تۆ ئەمەش یەکێکە ئەمە قورسترین داگیرکاریە بۆ کورد ینی بنەتەنا ئەو پرسیارەمە بوو ینی مەسەلەن ئەو شتانەی هەیە پرسیاری جدیم ئەوە بوو ئەوە چیتان پێکرێت ئەوە تا ئێمە پێتان نەڵێن وە خۆشتان ئەیبینن کە کوردستان داگیرەکرێت وەکو خۆت بەڕێزت پێدوتی پێم وایە پێشتیش پێدوتون یعنی ئەتەوێ من چیتر بڵێم کە تۆ بتوانانی ئیش لەسەر مەسەلەن کورد و بە تایبەتی هەڵەبجە بکەیت لە کاتێکا من دڵنیام ئێستا دیکۆمنتەکانی هەڵەبجە هەموو کوردستان لەژێر دەستی خۆیان و پەرلەمان و دەوڵەتەکەی خۆیانەوە هەر بەڕێزێک لە وڵاتە دەستان خۆش بێت. For ages that many delegations and we haven't seen just talks. They didn't do anything, just talks. So he complained about that receiving many delegations without doing anything for Halabja case. He asked you about what in particular can you do for Halabja case. And he complains about the occupation which happens in media, TV channels. They broadcast many Turkish dramas and movies. He complains about that, which I think is nothing to do with you. Yeah, he confirms that there is occupation of Kurdistan. We can't ignore it. We start maybe answering the questions اگر تو با جواب من تو آخر بوی این بيت يكسر جو الله مكين خلاص Okay. Emma, is it okay for you? Is it okay to? Yeah, you could. I'll start from the first one. دەزانم سێکەس قسەی کردو وەڵامی ئەو سێکەسە درێتەوە دواتر ئەو دوو مامۆستاکە و بەڕێزێکی ترە نیشتیمان خان ئەوان قسە دەکەن دواتر چی بکەن جواب بەردەوام ئەو وەڵامی ئەو سێکەسە بدەنەوە دواتر ئەو دوو کەسێک. Can I go ahead? Okay. I'll be very brief on the first one. It was more a statement than a question. Our friend said something I really agree with, and he said, if they are attacking us with tanks, we are going to need tanks. How can I say that is not true? زۆر بە کورتیەمەوە بڵێم کە ئەو ئەڤاڵەمان قسێکی تەواوی کرد کاتێک کەوتی ئێمە بە تانک هێرشەکەتە سەرمان ڕاستێکی ئێمەش پێویستمان بە تانک. But the point, in my opinion, is that society has the right to self-defense. بە بۆچوونی من کۆمەڵگا مافی بەرگریکردن لە خۆی هەیە. Not only the right, society must self-defense. کۆمەڵگا نەک تەنها ماست بەڵکو پێویستە بەرگری لە خۆی بکە. And self-defense is not only military, it's also military, if necessary, of course. کە دەبێژین بەرگریکردن لە خۆ تەنها مەبەستمان لە ڕووی سەربازیەوە نییە بەڵکو لە ڕووی زیهنەتیشەوە. But defending our society, first of all, means defending our ability to produce our own morality and our ability to be together. بەرگریکردن کۆمەڵگا بەو مانایی کە ئێمە بتوانین ئەخلاق و توانای خۆمان بەرهەم بهێنین. Self-defense is self-defense from Turkey specifically, so with weapons if necessary, but self-defense means protecting our society from capitalism in the first place, from patriarchy in the first place, from the mentality of oppression in the first place. It means defending our land in the first place. بەرگریکردن لە خۆ بەرامبەر بە تورکیا ڕەنگە پێویست بێ بە چەک بێ لەوە گرنگتر پێویستە کۆمەڵگا بەرگری لە خۆی بکات لە زیهنەتی پیاو سالاری و
زیهنەتی دیکتاتۆری خۆسەپێنی. If we only protect ourselves militarily, we play the game of the capitalist system. We buy more weapons and we use them, yes, to protect our land and maybe one day to invade another land. ئەگەر بەتەنها بە چەک بەرگری لە خۆمان بکەین ئەوە ئێمە هەمان شێوازی سیستەمی سەرمایەداری پەیڕەوەکەین چونکە ڕەنگە لە کاتێکا بتوانین وڵاتی خۆمان پارێزین بەڵام کاتێک کە مەترسی نەما ئێمە وەک وڵاتێکی داگیرکرد پەلاماری وڵاتەکانی کەین. But this game has already produced so many deaths, so much pain for all the oppressed people. It is time to break this game. If we need weapons to protect our land, of course we need them. But first we must self-defend our society. ئەم یاریانەی کە سیستەمی سەرمایەداریەکە ئەیکات قەرز و ئازارێکی زۆری بۆ کۆمەلگا و بۆ خەڵکی داما و چەرمەسەر بەجێهێشتووە. And this brings me to the point of freedom of speech. ئەمام گەێنێ بە خاڵی پەیوەندیدار بە ئازادی ڕادەربڕینەوە. Again, freedom of speech cannot be taken away from us. ئازادی بیرۆڕا بەی شێوێ ناتوانرێت لە ئێمە بچێنرێتەوە. Because freedom cannot be taken away from us. لەبەرەوەی ئازادی لە ئێمە ناکرێتەوە لا نابرێت لە ئێمە. They may put activists and people in jail. ڕەنگە هەنێ چالاکەوان و خەڵک بخەنە زیندانەوە. They may kill them. ڕەنگە They may بیان torture کوژن. them. ڕەنگە بیان کوژن ڕەنگە عەزابیان بن ئەشکەنجیان بن. But as long as society keeps on self-organizing and producing its voice and producing its values, they will never silence us. بەڵام ئەگەر کۆمەلگا خۆی ڕێخست بێت ئەوە بە هیچ شێوێ ناتوانین کۆمەلگا بێدەنگ بکەن. And this leads me to the third question to our friend who is right. He said, we have received so many delegations and nothing has changed. That's a good point. لەبارەی ئەو هەواڵەی کە وتی ئێمە شاندی زۆرمان بینیوە بەڵام هیچ چارەسەرێکیان پێ نەبوو ئەوە بە تەواوەتی ڕاست. What I want to say to our brother, our friend, ئەوەی کە ئەمەوێ بە هەواڵە براکانی بڵێم ئەوەیە is that freedom is not for us to give to you. بەڕاستی ئازادی ئەوە نییە من بیەم بە تۆ. This rhetoric is the rhetoric of the United States. They say they will bring you freedom, they will bring you democracy, and all they bring you is war and oppression. ئەمە دروشمی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو کە ئێمە ئازادی و سەربەخۆیتان بۆێنین بەڵام بە پێچەوانەی ئەو دروشمانەوە لە ئێش و ئازاری چیکار نێنە. No one can give you freedom. You have your freedom, and you as a people must fight for your freedom. هیچ کەس ناتوانێت ئەوە ئازاد بکە هەتا ئێوە خۆتان ئازاد نەکەن. کەس ناتوانێت بەرگریتان لێ بکە ئەگەر ئێوە خۆتان بەرگری لە خۆتان نەکەن. What we can humbly do as foreigners and as friends all over the world ئەوەی بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو بیانیەک بتوانین بیکەین ئەوەیە is to help spread your voice and help spread your resistance as an inspiration for the whole world, and in order to break the silence around your cause and around your life. ئەوەی ئێمە توانین بیکەینەوەی کە بتوانین دەنگی ئێوە بگەینین دەنگی بەرخودانی ئێوە بۆ ئازادی بۆ سەربەستی ئێمە توانین ئەوە بگەینین. So maybe in this sense we take from you more than we give you, because you give us your story and your resistance, and this is what we can do. We can spread your voice and be an echo for you in our countries. ڕاستەکەی ڕەنگە ئێمە زیاتر بەرین لەوەی کە ئێوە دەستانەکەوێت ئێمە چیرۆکەکانی ئێوە بین بەڵام ئێمە توانین دەنگی ئێوە بڵاوکەینەوە ببین بە دەنگی ئێوە لە کۆمەلگاکانی خۆمان. Yes, I think Jessica already said most of the things that are important to my heart as well. پێم وایە جێسیکا زۆربەی ئەو شتانەی وت کە بەلای منەوە لە دڵما گرنگ بوو پێتان بڵێ. I want to stress that we are not a government or a party sitting here. ئەمەوێ سەرنجی ئەوە بکەم کە ئێمە حکومەت یاخود دەوڵەتێک نین کە لێرەین. We are young people, young women, young men, older people from different parties, organizations who fight for different struggles. ئێمە کۆمەڵێک گەنجین کچی گەنج کوڕی گەنج کە بۆ مەبەستی جیاواز کار و خەباتەکەین. And in order to show solidarity, I think
it is important that we also meet the diversity of the Kurdish people. لەبارەی پیشاندانی هاوکاری و هاوخەمی بۆ ئێوە ئێمە خەڵکێکی زۆرمان بینی ڕاستێکی جۆراوجۆر لە کۆمەلگای کوردی. The friend asked what we can do to pressure the industries and countries who are selling the weapons to Turkey. ئەو هەواڵەی لەبارەی دروستکردنی فشار لەسەر کۆمپانیاکان کە چەکە فرۆشن بە تورکیا پرسیاری کرد. And I think what we need to do is to activate all the people in our countries and also in Kurdistan that are against war. Because, for example, in Germany, 80% of the population are against the exportation of weapons. پێم وایە ئەوەی گرنگە بیکەین ئەوەیە کە خەڵک چالاک بکەین لە کۆمەلگاکانی خۆتانە ئێمەش لە کۆمەلگاکانی خۆمانە بۆ نمونە لە سەتا هەشتای خەڵک لە ئەڵمانیا دژی ئەوەن کە چەک بفرۆشرێ بە دەرەوە. And what we together, not only the delegation, but all the people who are sitting here need to do is to activate our friends and families, our neighborhoods, to actively show that they are here to fight for peace, to actively show that they are against the Turkish attacks. هەموو ئەوانەی کە لێرەین پێویستە کەسە نزیکەکانمان لە هاوسێکانمان لە هاوڕێکانمان چالاک بکەین کە بۆ ئاشتی بۆ بەدیهێنانی ئاشتی بۆ شەڕکردن دژی فاشیزم شەڕکردن دژی داگیرکاری چالاک بن. And I can only repeat what my friend said, that to activate these people, we need solidarity. And solidarity is not an empty phrase, not a word you can just give around and give to other people. It is something that comes from within when you make connection with other people. منیش ئەوە دووبارە کەمەوە کە وەگەوەی کە ئەڤاڵەکەم وتی پێویستە ئێمە خەڵکی خۆمان فێری ئەوە بکەین کە ڕاستیەکەی لە ڕووی دەربڕینی هاوکاری و خەمخۆریەوە بۆ جۆرەکەی خۆی بەخەم بێت. So we will try, as my friend said, to tell your stories for other people around the world to connect with you and then become the masses that will protest against this war and pressure the governments to stop fighting a murderous game. ئێمە توانین چیرۆکی ئێوە بدەین بەگوێی ئەو خەڵکانی کە هەمان ئازاری ئێوەیان هەیە بۆ ئەوی خۆیان ڕێبخۆن و دژی حکوومەتەکان و دژی شەڕ و کاولکاری چالاک بێت. مامۆستا عەبدولحەمید بفەرمێ بفەرمێ ئەگەر دێتە ئێرەش لە خزمەتایە فەرموو يا الله He's religious man. He's religious man. ماشي قربان. سلام عليكم. دست ما شكم سلام دي. بسم الله الرحمن الرحيم. من بخيراتني بريزانه كم كهاتون يا اخوه بخير بين سرچاو مناتن كارك كهاتون بوي او كارانا كاركي بيروزو كاركي مباركه من عرض جناتنا كم اوانج كاين كي ازادي ما مسابقه من اول كم الفن in the name of Holy God, He welcomes you very warmly and He appreciates what you are doing here and what you are coming here. همون باز لآزادیه کین ام برزانه جاتون باز لآزادیه کن. آزادی شتیگ نیه هیچ کسی بیدا به هیچ کسی. خواه که درست کری هر همومانا او خلقکانی آزاد کردوه. نگ اما هیچ کسی بتوانی آزادی بدا به هیچ کسی. He shares the opinion of Jessica about the freedom, which is freedom can be taken away from human beings, and he said God make woman and man equally and gives them freedom. خوای گەورەی ئینسانەکانی دروست کردووە
ئەفزەلیەتی نەداوە هیچ گەلێک بەسەر هیچ گەلێکی ترە هیچ ڕەنگێ بەسەر هیچ ڕەنگێکی ترە هیچ زمانێ بەسەر هیچ زمانێکی ترە. God makes every human beings equal and there's no priority on one color on other color, a religion over another religion. بەڵکو جیاوازی ڕەنگەکان، جیاوازی دەنگەکان، جیاوازی شوێن و جێگاکان یەکێکە لە ئاياتی خوا، یەکێکە لە بەڵگە و دەسەڵات و نیشانەکانی پەروەردگار. نەک خوای گەورە بۆ ئەوە دروستی کردبێ خەڵکی شەڕ بکات و ئەم بڵێ من ئەفزەلیەتم، من پیرۆزم، من باشترم، من چاکترم. خوای گەورە اختلافی ڕەنگ و دەنگ و شوێن و جێگەکان ئاياتی خوایە. God makes us very differently, for example, in color, in voices, and He respected us. بۆیە بە نەزەری من تەبەن هەر کەسێک ئازادە نەزەر و بۆچوونی چۆنە بە نەزەری من ئێمە گەر بمانەوێت ئازادی بگەڕێتەوە بۆ خەڵکەکان، یەکسانی بگەڕێتەوە بۆ خەڵکەکان و خەڵکی عەدالەت بەرقەرار ببێ لە ناو خەڵکیە، گەڕانەوەیە بۆ دین، گەڕانەوەیە بۆ ئەسڵی بوونمان کە خالقێک و دروستکەرێکمانەیە، هەر کاتێک بگەڕینەوە بۆ بە نەزەری من بە ئیختلافی جیاوازی دەنگەکانە و چونکم خوای گەورە بە زۆر هیچ کەسێک مسلمان ناکات، هەر کەسێک ئازادە لەسەر هەر دینێکی ئەمێنێتەوە، لەسەر هەر بۆچوونێک ئەمێنێتەوە. خوای گەورە ئازادی تەواوی داوە بە خەڵکی، هیچ کەسێک بۆی نییە هیچ کەسێکی تر بە زۆر مسلمان بکە یا هیچ کەسێکی تر بە زۆر بە زمانی ئەم زمانی کەم قسەی پێکات خەڵکی تر قسەی پێ بکات. I think that the solution is returning to religion. بۆیە ئەوەی کە دروست بوو ئەمڕۆ ئازادیەکان زەوت ئەکرێن، ئەبینین ئەمە تورکە ئازادی کورد زەوتەکات، عەرەبە ئازادی کورد زەوتەکات، زمانێکی ترە ئینگلیزە کابرای سینیە هی میانماری زەوتەکات، عەزێتی ئەدا، ناڕەحەتی ئەکات، قەتڵ و عامی ئەکات. ئەمە دروستکەری ئینسانەکان خۆیانن، خۆیان ئازادیەکان هەر کەسێک ئەوێ بە مەیلی خۆی ئازادی خەڵکی زەوت بکات. Human beings are responsible for destroying and taking away freedom. و ئەوەی کە من تێبینیم کردووە، من وەکو خۆم بە تەمەنێکم کە هەموو ملاحەزەم کردووە، ئەوەی کە هەیە لە سەرجەم ڕێکخراوەکان حتا لە سەرجەم ئەو وڵاتانەی کە بەناو ئازادی خوازن، ئەوەی کە ئێمە تێبینیمان کردو ئەوەندە مامەڵە لەگەڵ مەسلحەت و بەرژەوەندیەکان، ئەوەندە لەگەڵ ئەو شیعار و ئەو دیعایانە کە ئەیکەن بۆ ئازادی و بۆ ئەو شتانە، ئەوەندە مامەڵە لەگەڵ ئەو شتان ناکەن، ئێمە نایبینین. What we have seen of other organizations is they are seeking their interest and they don't give a shit about freedom. بۆیە من هەر داواکەم لەم بەڕێزانە کە هاتوون بە ناوی ڕێکخراوی ئاشتی بەوە کارەکان، منەڵم ئاشتی ئەوەیە بە حەقیقەت شتەکانیش با لەگەڵ فکری خۆتانە بێ، با لەگەڵ بۆچوونی خۆتانە بێ. ئەگەر ئازاتی خەڵکی تر زەوت کرابوو هەر چۆن بەرگری لەوە ئەکەی کە لەگەڵ فکری خۆتا ئاگونجێ، لەگەڵ بۆچوونی خۆتا ئاگونجێ، لەگەڵ خەڵکێکی ترش کە فکرە و بۆچوونی لەگەڵ توان ئاگونجێ، بە هەمان شێوە دیفاع لە ئازادی و لە بۆچوونەکانی ئەوش بکەیت. Peace is when you defend others to have a say on their life. دووبارە بەخێرەتنیانەکەم و دەستیان خۆش بێت. Welcome again. Thanks. Okay, I just wanted to reply to some questions that were asked before about the Badinan case. ئەمێ وەڵامی هەنێ پرسیار بەمەوە لەبارەی کەیسی بادینانەوە. We are here because we are against Turkey. We are not against the Kurdish political parties. ئێمە لێرەین دژی داگیرکاری دەوڵەتی تورکیا، ئێمە بەڕاستی هیچ ژاتێکمان نییە بۆ هیچ پارتێکی سیاسی کوردی. But for each one of us, we are used to freedom of speech. It is not possible for us to believe that you cannot say your opinion or protest about whatever you want. بەڕاستی ئەوە زۆر جێی داخ و کەسەرەکە هەچ کەسێک هەبێت لە هەر شوێنێک بێ نەتوانێت ئەوەی ئەوێت دەری بڕێ و بەرگری لێ بکە. If you're out on the street to ask for your wages because you don't get paid while you're a teacher, that's something we just don't understand and it's not acceptable. بەڕاستی ئێمە لەوە تێناگەین، مامۆستایەک چووە دەوامی کردووە و
کاری خۆی بە مەزبوطی کردووە بەڵام موچەی نادرێت ئێمە لەوە تێناگەین. And the other thing, the other Mr. was talking about the Halabja case. Can he explain a little bit more what the Halabja case is for us? ئەو هەواڵەی لەبارەی کەیسی هەڵەبجەوە پرسیاری کرد ئەتوانێت تۆزێ بیستمان بڵاوی یەکەینەوە بە هەموو شوێنانی کە خۆمان لێەوەی هاتووی و دڵنیا بن ئێوە بە تەنیانی لەو شەڕەتان. Thank you everybody for having us. Your name? Jessica.